ئاوی بەنداوی دوکان بە ڕێژەیەکی مەترسیدار کەمی کردووە. ئەمساڵ تەنها 205 ملیم باران لە سنوورەکە باریوە کە نزیکە لە 1/3 بارانی ساڵی ڕابردوو. بڕێکی کەم ئاو لە بەنداوەکە ماوە کە بە پرسی بەنداوەکەش ناوێت باسی بکات. سیمای وشکە ساڵی و دەرکەوتنی گردەکانی ناو بەنداوەکە دیمەنێکی نیگەرانکەرە. لە یەکی دەوە ئەگەر کۆمان کردبێتەوە ئەوەی کە بۆمان هاتووە هەتا ئەمڕۆکە 23/4/2025 ئەو ڕێژەی بۆمان هاتووتە دەریاچەکە گەرە بەراوردی بکەین بە 65 ساڵی ڕابردوودا لە هەموو ئەو ساڵانە کەمترمان بۆ هاتووە، زۆر کەممان بۆ هاتووە کە نزیکترینیان کە لەم ساڵ چوو بێ ساڵی 2009 بۆ تاوەکو ئەم هەمان بەروار، بەڵام ئەو کاتەش هێشتا ئەوەندەونی و ئێستامان بۆ هاتبوو. ئەوش بەهۆی ئەو کەم بارانیەوەیە کە ڕووی داوە، ئەو ئەوەی کە هەمانە لە ناو دەریاچەکەدا ڕێژێکی زۆر کەممان هەیەسا. ئەم ساڵ ئیدارەدانەکەی ئاسان نییە، بەڵام هەر چۆنێک بێ دەبێت گەرنتی ئاوی خواردنەوەی خوارەوە بکەین کە لێرەوە تاوەکو شاری تووسقورمات و ئاوی خواردنەوە لە دوکان وەردەگرێت بەلایەنی کەمەوە، بەڵام بە دڵنیایەوە کێشە بۆ کشت و کاڵ دروست دەبێت. ئەم ساڵ کەمبوونەوەی ئاوەکە وای کردووە ئەو ئاوەی لە بەنداوەکە ماوە تەنها بۆ خواردنەوە بەربدرێتەوە و بەشی کشت و کاڵ و ئاودێری ناکات کە لە 65 ساڵی ڕابردوو ئاوی بەنداوەکە بەم ڕادەی ئێستا کەمی نەکردووە. بەڕێبەری بەنداوەکە دەڵێت دەبێت بەوریاییەوە مامەڵە لەگەڵ ئەم ئاوە بکرێت کە لە بەنداوەکە داماوە. ئەوەی کە بەریەدەینەوە بەڵە بەشی خواردنەوەی ئەم شار و شارۆچکانەی وەکو باسم کرێتە شاری تووسقورمات و ئەو لە دوکان وەردەگری ئاوی خواردنەوە. چەنی ئاوتیا ماوە ژێکی کەممان ماوە لە دەریاچەکەدا ناڵم ئەوە، بەڵام ناڵم هەرچۆنێ بێ ترسی ئەم ساڵ هەرچۆنە بێ ئینشەڵڵا ئیدارەیە دەین و ئەیگەێنی ناو کاتە. ساڵانم کاتانە هەر وەرزی پاشەکەوت بوو، بەڵام پێما بێ ئێستامە دەمێکەوە ئاو بەرێ ئەوەی کە بۆمان دێتە دەریاچەکە و زۆر کەمە، یانی چی بکەین باران نەباری و لە پشتەوە. ئێستا بۆ کارە باش بەکاری هێن و بۆ کارەباکە لەگەڵ بەدانەوەکەدا تەنسیقمان هەیە، ینی تەنها یەکێکی ئیش پێ دەکەین بە بڕێکی کەم بەرەدەینەوە. بەنداوی دوکان فشارێکی زۆری لەسەرە و ئاوی چەندین خەزا و نەحیە و لادێ و پرۆژەی کشتتوکاڵی دابین دەکات، بەڵام پێدەچێت ئەمساڵ ئاوی بەنداوەکە خواستی جوتیاران و هاوڵاتیان وەکو پێویست دابین نەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێام قەزای دوکان. ئاوی بۆ نەهاتووە، ینی بەگشتی لەم ناوچەیەوە لەسەر و بەنداوی دوکانی شەوە تەنها 245 ملیم